عليه وسلم في زكاة الفطر. بزانين زكاة الفطر كو زكاة الأبدان طهرا للصائم من اللغو والرفث. بابزانين أوان شون بوا فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر صاعا من تمر أو شعير أو أقط أو زبيب. في عمر إخوة عليه الصلاة والسلام فرضي كردوا زكاة فطر صاعك چند لبرا كانوا چوار مشتي آوا بدستي كسيكي وسط نك دستي منالك بيني يا دستي كسيك بيني كا قدر إخوة جياوازة لخلشي تر دستي زور قورة بين وسط هیچ پێویست بۆ ناکە خۆ دەزیەت دەی تەرازوو بێنیت و بیچێژیت و چەندە و چەند نییە و نا چوار مشتی ئاوە بۆ هەر کەسێک لە ماڵەوە بۆ نمونەیەوە حەوت کەسن عایلەکەتە حەوت زەڕبی چوار 28 دانەی ئاوا برنج جیا بکەوە ئەوە زەکاتی فطرەکەتانە. من تەمرین جا خورما یا جۆ یا ئەقیت چییە؟ کەشک ئەو زەبیبین یا لە چی مێوش. بەڵێ ئەمڕۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە فەرزی کردووە لە تەعام بدرێت. تەعامی ئەمڕۆی خەڵک چییە زۆرینەی؟ برنجە بەڕاست. بەڵام برنجێکی باش بێت نەک برنجی بایعی کە خۆت نایخۆیت چی لەوە بیدەیت چۆن خۆت نایخۆی ئەوی دریژەوەی نەیخۆ. برنجێکی باش بۆ هەر کەسێک چوار مشتی لە جیاکەوە ئەوە تەواو ئینشاءڵڵا. کەواتە براکانم دەبێ خواردن بێت زەکات الفطر نابێ پارە بێت چونکە لە سەردەمی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتو وەسەلام پارە هەبوو وەکو چۆن پێشتر باسمان کرد زەکاتی پارە. بەڵام لە پارە دەدرا و زەکات الفطرش چی دەدرا؟ خواردن دەدرا. خۆ لەو کاتەش فەقیر هەبوو ڕۆژی جەژنیش کە دەدرا پێش نوێژی جەژن یا ڕۆژێک پێش جەژن کە دەدرا خۆ لەو کاتەشدا خەڵک پێویستی بە جلی جوان هەبوو. بڵێ وەڵا پارە باشترە بۆ فەقیر چونکە فەقیرەکە خۆی دەزانێت چی پێویستە کە پارەی بدەیتێ هەم دەتوانێت خواردنی پێ بکرێ هەم دەتوانێت جلی پێ بکرێ هەم دەتوانێت شتی تری پێ بکرێ. بۆیە ئەمڕۆ پارە بدەین باشترە. وەڵا وانییە برام چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هیچ شتێکی نەوتوە بێ حیکمەت بێت. مانگێک بە ڕۆژووبوون و برسێتی دوای ئەوە ڕۆژی جێژن دێک کە ڕۆژی نان خواردنی خۆش و ئیسراحەت و شادمانیە. ئەیام ئەکل وەشڕب وذکر لله تعالى. ڕۆژانێکن یعنی ڕۆژی جێژن بە عام جێژنی فطر بەیا جێژنی ئەضحا بێ ڕۆژی خواردنە برا ڕۆژی خواردن و خواردنەوەی بە حەڵاڵی. هەر وەکو چۆن تۆ ڕۆژی جێژن کابرای دەوڵەمەند خواردنی خۆشت هەیە بە درێژایی ساڵ کام برنجە خۆشە بۆندارە ئەو دەخۆیت دەبا ئەو ڕۆژە جێژنش کابرای فەقیریش فەقیرە خواردنێکی خۆش بخوا برنجێکی خۆش بخوات. ئەمما وەڵا کاکە من پارەکە باشترە بۆی چی باشترە؟ دەچێ بەجگەرەی دەدا و تایبەتی کەچگەرە چێژ بێ و یا دەچێ دەستێ جلی بۆ خۆی پێ دەگڕێت و مناڵش کەیفی خۆیەتی ڕۆژی جێژن خواردن دەبێ نایبێت هەرگوێشی لێ نییە. نا ڕۆژی جێژن بە فەقیر و دەوڵەمەند بەشدار بێ لە چیدا؟ لە خواردنێکی خۆش. بێ حیکمەت نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی یعنی تەعامی فەرز کردووە. کەواتە بە عەقڵی خۆت مەچۆ ناو قەزیەکە و عەقڵی خۆت پێش سنەتی پێغەمبەری خوا بخەیت عەلەیهی سەڵاتو وەسەلام. زەکات الفطر تەعامە خواردنە. ئەگەر ڕاست دەکەی بە زەید بە فەقیردا دێتەوە کاکە دەی با جلی جوان بکە دەبڕۆ پارەی بدەی خێری پێ بکە خۆ کەس دەستی نەگرت ئەو چاکە و پیاوەتیش لەگەڵ کە پارەیەکی دێ با دەستێکیش جل بکرێت. ئەمما ئەوەی کە پێغەمبەر دایناوە عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە مەگۆڕە ئەوە چۆنە ئاوا با بڕوا وەکو خۆی. بەڵام بەداخەوە دەبین ئێستا هەر لە 15 ڕەمەزانەوە دەی کاکە سەر چاکردنەوە ناویشیان ناو سەر چاکردنەوە بەچی چاکی دەکاتەوە؟ وەڵا کاکە گیان لە ژنەی فتووا بڕیاری داوەکە ئەم ساڵ بۆ هەر سەرەی چەندێک بێت 3000 دینار بێت. ئێمە ئاسانە هەر بیدەیت و دەیخاتە جیرفانیەوە نەجاتی دەبێت.
بەڵام وەڵڵاهی باش نییە برا مخالفی سنت لەولا شەو کەسێک دێت چۆن مزایدە هەیە مزایدە و مناقەسە تێگەیشتی دوکاندارێکە و لەگەڵ مشتریەک خەریکە ڕێگە تۆ شتێکی ببرۆژێ لەولایە کەسێکی شاری داتێ وەرە من بە هەرزانتر دەدەمێت هەندێک کۆلکە مەلا لەولاوە کاکە ئێمە بە 2000 سەرەکە چاک دەکەینەوە بە 2000 لەسەرەوە ئاینتر دەیشتێن کە ئەنەما سەری ئەو خەڵکەشکا و ئەویش دێت تەقەڵی لێدا دەیدروێتەوە برامەوە دینە خۆ بەدەست تۆ نییە بە عەقڵی خۆت وەڵا کاکە وەرم بە هەرزانتر بۆ چا دەکەمەوە چی بۆ چا دەکەیتەوە دینی خوایە و ئاوا دانراوە صاعا من طعام دەبێت صاعێک خواردن بێت لەولاوە تۆ ڕاست دەبیتەوە وەڵا دەی کاکە من بەکەمتر بۆتان دەکەم چی دەکەی خۆ براوە دینی قەشە و نەسڕانیەکان نییە کوشکێک دانیت و ڕۆژی یەکشەممە کابرا زینای کردووە قەتلی کردووە هەر دەچێت 100 جونێ بداتە ئەبوونا قەشەکە تەواوە لێت خۆش بوو ئەگەر قەشە لێی خۆش بوو تەواو خەمی نییە لای خوای گەورە بۆ قەشە لێی خۆش بووە زینای کردووە دزی کردووە خیانەتی کردووە میم تۆ ڕۆژی یەکشەممە چوویتە کەنیسە 10 جونەیەک 15 جونەیەک 100 جونەیەک بدە قەشە و ئەوە لێت خۆش بوو سکوک الغفران خۆبرا کۆلکە مەلا سکوک الغفران نییە دەڵە وەرە من بۆ چا دەکەمەوە کەمتر چی بۆ چا دەکەوە ئەمە دینە نظامێکە دانراوە صاعا من طعام نەدا نابێت لەسەری لا ناچێت تۆ بۆ ئەو باڵی ئەو میلەتە دێنتە سەر خۆت و خۆت گوناهبار دەکەیت و خەڵکیش تووشی گوناه دەکەیت ناهێڵی عیبادەتەکەیان بە گوێرەی سنەتی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵاتو وسەلام وكان من هديه صلى الله عليه وسلم إخراجها قبل صلاة العيد في عمر إخوة عليه الصلاة والسلام كي دري ذكر زكاتها نقل بانزي رمضان ودست بيبكر جادي بين لا مزقوتكان هلا بانزي رمضان كاكا لجنين فتوى برياري داو الطواو جا هر كسيكتان رحمتان لبي زكاتي يوم آمادين وري بقري برابو فقيرة تعمل للمساكين في عمر إخوة فرمي عليه الصلاة والسلام أغنوهم عن السؤال في هذا اليوم خواردنێکە بۆ فەقیر بۆی لە ڕۆژی جێژندا محتاجی ئەوە نەبێ بچێ داوای خواردن لە ماڵە جیرانەکەی بکە تۆ چ ئامادەی خۆ بۆ تۆ نییە ئەگەر تۆش فەقیرێک بی لە فەقیرەکان ئەوە شایستەی ئەمما کە فەقیر نەبیت وەڵڵا شایستە نی با مامۆستایانیش بیت إخراجها قبل صلاة العيد پێش نوێژی جێژن وقال من أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة ومن أداها بعد الصلاة فهي صدقة من الصدقات هر کەسێ زەکاتی ماڵەکەی زەکاتی فیتڕەکەی پێش نوێژی جێژن بدات ئەوە زەکاتێکە و مەقبوڵە ئەگەر هاتوو نوێژی جێژن کرا ئەوجا هاتەوە بیری ئەوڵا نەمدا سەدەقەیەک خێرێکە کردتەوە ئەمما ئەویان لەدەست چوو وكان من هديه تخصيص المساكين بها في عمر إخوة عليه الصلاة والسلام أواني تخصيص ذكر بچين بمساكين أصناف زكاة چندن هشت إنما صدقات الفقراء والمساكين بس تا إيه بوستا لزكاة فطر ليرة بوستا نتشي بلي والله هشتا بوهر هشتي دبيت لا زكاة الفطر بوز بفقير ومسكين دبيت وكسي ترنابت ولم يكن يقسمها على الأصناف الثمانية بس هر صنف كذا تقسيمي نذكر صلاة السلام وفايدة سلبية أمش زكاة فطر بلا كانم دروستی شا ڕۆژێک یا 2 ڕۆژ پێش نوێژی جێژن پێش ڕۆژی جێژن دەربکرێت و دروستی شە دیسان بۆ نمونە ئەهلی هەر مزگەوتێک لیجنەیەک پێک بهێنن بۆ ئاسانکاری لەسەر خەڵک لیجنەیەک تەشکیلکەن ئەهلی مزگەوت لیجنەیەکی جێگەی سیقە بن لای ئەهلی گەڕەک و ئەهلی مزگەوت بە خەڵکەکە بڵێن ئەهلی مزگەوتەکە بڵێن ئێمە زەکاتی فطر کۆ دەکەینەوە لەم مزگەوتە یا لە شوێنێکی دیاری کراو و خۆشمان دەزانین چێ فەقیرە ناوەکانیان دەنووسین لە گەڕەکەکەمان لە مەنتەقەکەمان ئەو زەکاتی فطرە دەگەێنین بە فەقیر و هەژارەکان ئەمە کارێکی زۆر باش خۆ ئەگەر ئەوە بکرێت ئەو کاتە دروستیشە ئینشاءالله بۆ نمونە تۆ دەچی پارە دەدەیتە لیژنەکە لیژنە چی پێ بکرێت برنجی پێ بکرێت بۆ نمونە چی تەوزیع کرا بەسەر خەڵکدا ئەوەی کە پێغەمبەری خوا دەیەوێ عەلەیهی السەڵاتو وەسەلام طعامەکە تەوزیع کرا ئەو کاتە یعنی هەم لیژنەکە ئەجریان دەگاتێ و خێریان توش دەبێت ئینشاءالله و هەم ناونووسیش دەکەن بزانن چەند ماڵ فەقیر هەیە دەیدرێتە ئینشاءالله هەم ئەرکێکیشە لەسەر ئەهلی گەڕەکەکە لە خەڵکەکە ئاسان دەبێت و سووک دەبێت ئینشاءالله
ئەمە کارێکی چاکە ئینشاءڵڵا کە بکرێت بۆ ئەوەی خەڵکێک ناڵە جاکاکە من برنجەکەم بۆ چێ بەرم نازانم بیدەمە چێ چی لێ بکەم یعنی دەستەوسان بوەستێت و نەزانێت چی لێ بکە شتێکی وا بکرێت چاکە چەند ساڵ کردومانە بە فەزڵی خوای پەروەردگار